ئێوارەتان باش، من ساما بەشارەتیم بەرنمەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ێوارەیە قسە لەسەر ڕێخستنەوەی هێزانامنیەکان دەکەم لە هەرێمی کوردستان. هەمووتان ڕووداوەکەی دوێنێ ئێوارەتان بینیوە کە هێزێکی ئەمنی لە بەرپرسێکی یەکێتی دەدات لەگەڵ پاسەوانەکانی. ئەمە کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا کە هەر کاتێک ئەم ڕووداوانە ڕوودەدەن هەڵک یەکسەر باس لەوە دەکات ئەمە هۆکارەکەی ئەوەیە ئەم هێزە ئەمنیانە لە ژێر دەسەڵاتی حیزب و شەخصن لە ناو حیزبەکاندا. خۆ ئەگەر ئێمە هێزێکی نیشتیمانیمان هەبێ بە یەک چاو یا نیشتیمانیانە سێری هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن. ئەمە نەک لە سلێمانی، ینی پێشتر لە هەولێریش ئەم حاڵەتانە ڕوویاوە. هێزی ئەمنیمان بینیوە، مامۆستایان بەرشەقیاوە، خۆپشاندانیان بەرشەقیاوە. ئەوە تا هەردوێنێ ئەم هێزە ئەمنیانە پەلاماری بەرپرسانی حیزبەکەی خۆشیاندا. شەڕی خەڵک و شارەزایانی ئەمنی لەسەرەوەیە ئەم هێزانە دەبێت لە چنگی حیزبەکان بهێرنێنە دەرەوە و بکرێن بە هێزی نیشتیمانی و بخرێنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان، دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. چونکە هەر کاتێک ئەم هێزە ئەمنیانە بە بڕیاری حزب جوڵانەوە و لە ناو حزبیشجا بە بڕیاری کەسی یەکەم یا دووەمی حیزبەکە هەڵسوکەوتیان کرد، ئەو کاتە چاویان هیچ بەرپرسێک و هیچ هاوڵاتیەکی ئەم هەرێمە نابینێت. ینی لە کاتێکدا ئەگەر هەڵسوکەوتێک بە دڵی ئەوان نەبوو ئەکرێ لە هەموو حاڵەتێکدا پەلاماری بدەن. جا هەر ئەمڕۆ بۆ دڵنەواییدانەوەی زیاد جەبار کە بەرپرسی مەڵبەندی یەکی سلێمانیە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان ئەمڕۆ سەردانی کرد. هەر ئەمڕۆژ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکەی هەبوو. هەموو ئەندامانی سەرکردایەتی هاتبوونە دەر، باوەش و تەوقە و ماچماچێنیان لەگەڵ زیاد جەبارە کرد و دڵدانەوەی. جا وەک دەگوترێ ڕزت لە قەباحات خراپتر. ئەمڕۆ لە کۆتایی کۆبوونەوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بە بڕیاری ینی ئەمە دوای کۆبوونەوەکە ڕاگەیانراوێکیان بڵاو کردەوە، ئەڵێ بە بڕیاری باڤڵ تاڵەبانی لیژنەیەک بۆ ڕێخستنەوەی هێزە ئەمنیەکان پێکێنرا بە سەرپەرشتی زیاد جەبار. بە پێی ڕاگەیاندراوی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتی باڤڵ تاڵەبانی بۆ بوونەوە و ڕایانگەیان. باڤڵ تاڵەبانی بڕیاری دروستکردنی لیژنەیەکی بۆ ڕێخستنەوەی چاکسازی لە کاروباری هێزە ئەمنیەکانی تایبەت بە دەستگا حیزبی و مەدەنیەکان دەرکرد کە خودی زیاد جەبار سەرپەرشتی لیژنەی ناوبراو دەکات. بەڕاستی قسەی شارەزایانی ئەمنی و سەربازی و تەنانەت ئێمە مانانی ڕۆژنامە نووسان کە زۆر جار بەرنامە و گفتوگۆی لەسەر دەکەینەوەیە کە دەڵێن با هێزە ئەمنیەکان لە ژێر دەسەڵاتی حزب بێنە دەرەوە و وەزارەتی پێشمەرگە، وەزارەتی ناوخۆ یا خودی جومەنی وەزیران دەپەرشتیان بکە و چاکسازیان تیا بکە. خۆ ناکرێ چاکسازیەکە بەرپرسێکی حیزبی یا سەرۆکی حیزبێک بیکات. خۆ ئەگەر ئەمە وای لێهات هەر یەکە لە پارتیوەکێتی کە هێزی ئەمنیان لە ژێر دەسەڵاتی خۆیاندایە، ئەو چاکسازیانی ئەوان دەیکەن بە کەیف و مەیلی خۆیانە. بەڵام ئەگەرە کاتێک ئەم چاکسازیە چووە ناو وەزارەتی پێشمەرگە، وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیران، ئەو کاتە حکوومەت دەبێت بە یەک چاوسێری هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە، نەک بە چاوی حیزبیانە لە هەر زۆنیەکە. ئەگەر کەسێک دژ بە حیزبەکە هەڵسوکەوتی کردیا بە مەیلی ئەوان نەجوڵایە ئەم هێزە ئەمنیانە بەکاربێن و دژی ئەو کەسە توندوتیژی بەرامبەر ئەنجام بدەن. من ئەم ێوارەیە بۆ قسەکردن لەسرە بابەتە میوانداری هەر یەکە لە لیوە عادل کاکەیی شارەزای سەربازی و ئەمنی
کە خۆشی لیوای خانەنشینە پێشتر لەناو هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە ڕەشێوەیەکی ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانمە کاک لیوە عادل کاکەیی جەنابتان زۆر بەخێربێن. میوانی دووەمیشم کاک ڕزگار محەممەدە، ئەویش بڕیاردەری پێشووی لیژنەی پێشمەرگەیە لە پەرلەمانی کوردستان، ئەویش بە خۆشحاڵیەوە لە کەلارەوە بە شێوکی ڕاستەخۆ لەگەڵم دەبێ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە. سەرەتا دەچمە لای کاک لیوە عادل کاکەیی، ئەمەوێ لە جەنابەت بپرسم کاک لیوە، جەنابتان گوێتان لە پێشەکیەکەی من بوو، یەکێک لە گرفتەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە هێزی ئەمنی لەژێر دەسەڵات و بڕیاری حیزبدایە. هەر کاتێکیش ئەم هێزانە ئەگەر کەسێک بە مەیلی بەرپرسی حیزبەکە یاخود حیزبەکە نەجوڵاوە ئەکرێ لە هەموو کاتێکدا ڕوبەڕووی توندوتیژی ببێتەوە لەلایەن ئەم هێزانیانەوە. ئێمە ئەبێت چی بکەین بۆ ئەوەی کە هەموو لایەک سەلامەت بژین، ئەم هێزانەی سەلامەت مامەڵەیان لەگەڵا بکەن، بکرێن بە هێزی نیشتیمانی و بە یەک چاو سێری هەموو تاکێکی هەرێمی کوردستان بکەن و هەروەها مشق و ڕاهێنانی مەدەنیانیان پێ بکرێ. فەرموون. زۆر سپاس، سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابتان و بۆ بینەران و گوێگرانتان. لە ڕاستیە ئەو قسەی جەناب زۆر ڕاستە. لە هەموو وڵاتێک لە هەموو سەردەمێک هێزی ئەمنی بۆ ئەوە کراوە پاراستنی ئەمنیەتی و سەلامەتی هاوڵاتیانی ئەو وڵاتە بپارێزێت لە سنووری دەسەڵاتی خۆی. بۆ دامەزراندنی ئەو هێزە ئەمنیانە یاسا و ڕێسای خۆیان دەبێ هەبێت. لە سەروی یاسا و ڕێسای هێزە ئەمنیەکانەوە هێزی چەکدارەوە دەبێ ئەو وڵاتە دەستوری هەبێت، دەستورێک کە هەمووی پابەندی ئەو دەستورە بن، ئەو دەستورە مافی هەمووی پارێزراو بکات، کەس پێشێلی دەستور نەکات، بەندەکانی جێبەجێ بکرێت. ئالەو کاتەدا ئەو هێزانەی کە موچە وەرەگرن لەو حکومەتە، هەر حکومەتێ بێت لە هەر وڵاتێک بێت، دەبێت پابەند بن بە سەرچاوەی بڕیارەوە. مەسەلەن نابێت تۆ وڵاتەکەت پایتەختەکەی لە جێیەکە و لە شارێک لە شارەکان یان پارێزگەکانی تر خەتی پایتەخت نەخوێنێتەوە، بڕیار و ڕێنوێنیەکانی پایتەخت جێبەجێ نەکات، تووشی ئەو جۆرە کارەساتە دەبێت. باشە، ینی تۆ ئەو مامەڵەکردنی هێزە ئەمنیەکان لەگەڵ بۆ نمونە بەرپرسێکی باڵای حیزبێک بەم جۆرە مامەڵەی لەگەڵ بکرێ، ینی خەڵک ترسی لێ نانیشێ سبەینێ لەگەڵ ئەو چۆن دەبێ مامەڵە بکرێ؟ بە دڵنیاییەوە ئەمە کارەساتە، یعنی من بە کارەساتی ئەخوێنمەوە. لەبەر ئەوەی ئێمە ئیسە لە وڵاتێکین، هێشتا دەوڵەت نین، لە جوگرافیایەکین لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا بووەتە جێی ململانەی زلهێزەکان، بووەتە جێی ڕەنگە ئەڵێم ڕەنگە بۆ داهاتوو دەستکاری سنووری وڵاتەکان بکرێت. ئێمە ئێستا چاوی هەموو جیهان لەسەرمانە. بەڕاستی ئێمە لە باشووری کوردستان ئەگەر بەراوردی بکەین بە وڵاتەکانی ترخۆیسە، ئێمە لە عێراق دەژین وەکو با بڵێن وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. عێراق ڕەنگە لە زۆر حاڵەتە پابەندی دەستور نەبوو بێت. بەو هۆیەوە کەمینەکان تووشی ئازار و کێشە هاتوون، ئاینە و ئاینزاکانی تر تووشی مشکلە هاتوون لەگەڵیانە. مافی هاوڵاتی پێشێل کراوە. خۆ ئەگەر بێت و باسی هێزی چەکدار بکەین، ئەوە بزانام نزیکەی 64 گروپی جیاوازی ملیشیاتیان هەیە. ئەمانە کارەساتن بۆ وڵاتێک. بەڵام من کەوتم بە بەراورد، ئەگە بەراورد بکەین، ئێمە لە هەموو وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشترین. بەڵام ئەم جۆرە هەڵانە
بۆ باشترین کاکی لیوعادل خوا با من لێرایەک پرسیارکەم لە جەنابێت ینی باشەکەی ئێمە لەکوایە کاتێک هەر حیزبە و کۆمەڵێک ینی هێزی هەیە ئەم هێزانە لەژێر دەسەڵاتی حیزبان ینی ئێستا ڕەنگە جەنابەت شارەزاتر بی ینی پلەکەت لیوایە ئەزمونت کردووە بە شێوەیەکی ڕەنگە ئەکادیمی باشە پێم بڵێ بەڕاستی ئەرکی پۆلیس و ئاسایش لە ناو شارە چییە کاتێ تۆ کۆمەڵە هێزی دیکە دروستەکەی ئەم ئەرکانە ئەسپێری بۆوان لە ناو شارەکانە لە کاتێکە ئەرکی ئەمان دەروی شارەکانە بۆ پاراستنی خاکێرێمی کوردستان و ڕوبە ڕووبوونەوەی هەر هێرشێک کە دەکرێتە سەرخاکی هەرێمی کوردستان زۆر بەڕاستی بەڕاشکاوی پێت بڵێم ئەرکی پاراستنی ئەمنیەتی هاوڵاتی لە ناو شار و شارۆچکە و لادیەکانیش لە ئەستۆی پۆلیسە بە پلەی یەک لە ئەستۆی پۆلیسە لە کاتێکە هێزی ئاسایش هێزێکی ڕسمیە بڕیار لەسەردراوە وابەستەیە لەگەڵ حکومەتی هەرێم لەم حاڵەتەیە نابێ دەبێ هەر کەسێ سنووری خۆی و ئەرکی خۆی بزانێت پۆلیسگە بۆم جیاکەی تۆ پیاوێکی ئەمنیت ینی بۆم جیا بکەرۆ ئەرکی پۆلیس چی ئەرکی ئاسایی چییە بۆ نمونە ئەرکی دژە تیرۆر چی ئەرکی کۆماندۆ چییە ئەمە کە ئەڵێم بۆ ئەم زۆنە ئەلبەتە بۆ زۆنی پارتیش هەر دروستە ئەم شتە لە هەموو وڵاتێک هەروایە بە تایبەتی لە ئەو وڵاتانەی کە تا ڕادەیەک تازە وڵاتن من ناچم بەراورد بکەم لەگەڵ وڵاتە پێشکەوتوەکان دوو جۆرە هێز هەیە هێزی سەربازی کە ئەرک و پاراستنی سنووری وڵاتەکەیە لە کاتی لێقەومانە لە کاتی شەڕ و شۆڕە و لە هەمان کات ئەگەر خوا نەکردە لە شارێک باری ئەمنیەت زۆر تێکچوو ینی لەوە تێپەڕی کرد کە پۆلیس و ئاسایش بتوانێت کۆنتترۆلی بکە لەو کاتە بە بڕیاری با بڵێن فەرماندەی گشتی لەشکر یان هێزی پێشمەرگای یان هەر وڵاتێک و هەر کاتێک ئەو کاتە لەشکری یان جەیش یان پێشمەرگە بۆی هەیە تەدەخل بکات و فریای ئەو هێزە ئەمنیانە بکەوێت کە درەقەتی مووقفەکە نایەن بەڵام تو ئەمە لێرە بوەستێ لە جێی خۆی من لەگەڵ ئەوەدا نیم هێزی ئاسایش دەست بخاتە کاروباری پۆلیسەوە ئەم هێزانە بەگشتی نابێ هەر کۆمەڵە هێزێک و کەسێک بەرپرسی بێت ئێمە ئیتر پرۆژە دەستورمان بۆ چییە ئێمە ئیتر ئەو مادە و یاسا و ڕێسایانەی دانراوە بۆ هێزی ئەمنیەتی با بڵێن شارێکی وەکو سلێمانی ئەگەر ڕەچاو نەکرێت کارەساتی لێ ئەکەوێتەوە من هەرچەند اختصاسم هێزی ئەمنی داخلی نییە و ئیشیشم نەکردووە لە ئەمنی داخلی بەڵام وەکو پێشمەرگەیەک من دەبێ ئەوە ڕەچاو بکەم کە هێزی پێشمەرگە بە هیچ شێوەیەک بۆی نییە تەدەخلی کاروباری هاو نیشتمانیان بکات بەس کات لیوە عادلانی ئێستا بۆ نمونە هێزی کۆماندۆ هێزی ینی دژە تیرۆر نا بەڵام کۆماندۆ ئێستا خۆسەر بە هێزەکانی هەفتان ئەخۆ ئەکرێ ئەمانە بۆ نمونەمە ڕەنگە ینی پسپۆری خۆت بێ لە ناو شارا بن خۆی ئەگەر مانای وشەی کۆماندۆ لێک بدەیتەوە کۆماندۆ دەکاتە قوڵات خاستە دەکاتە هێزی تایبەت یان هێزێکی هەڵبژاردەی مەشقدیدەی کە دەبێت لە هەموو هێزەکانی تر زەبت و ڕەبت و دیسپلینی زیاتر بێت ئەم هێزە کۆماندۆیانە دەبێت ئێستا بەردەوام معسکەری خۆیان نەخێر بەداخەوە دەبێت لە سەربازگەی خۆیانە تایبەت بێت دوورە شار بن بەردەوام خەریکی مەشق و ڕاهێنانی خۆیان بن لەبەر ئەوەی کۆماندۆن یان لەبەر ئەوەی هێزێکی تایبەتن یان با بڵێن هێزێکن بۆ تنگانەی وڵات بەکار ئەێن
کۆماندۆ ئیسەوەکو ئێمە با بڵێن بەراوردی بکەین لەگەڵ ئەمریکا هێزی مارێنزی هەیە هێزی قوات خاسەی هەیە ئەم نەوع هێزانە بۆ لە ناو شەڕ و ئەرکی پاراستنی وڵاتیشدا ئەرکی تایبەتیان هەیە ئەرکێک بە لەشکری عادی یان بە لەشکرە ئاسایەکە یان بە پیادە نەکرێت ئەوانە دەسەخەنە ناو ئیشەکە و یعنی سەرکەوتن بۆ وڵاتەکەیان بەدیێنن کۆماندۆ بە هیچ شێوەیەک نابێت لە ناو شارەکان بارەگا دابنە نابێت بە هیچ شێوەیەک تێکەڵی هاوڵاتی بێ تەنانەت کە ئەشچێتەوە ئیجازەیان لە سەربازگەکەی مۆڵەت وەرەگرێ ئەبێت چەک و تاخم و تەقیم لە نەمەژەب دابنێت گرنگ نییە بەجلی ئەسکەریەوە یان بە مەدەنی هاتوچۆەکە بەڵام نابێ بە چەکەوە هاتوچۆی ناو شار بکات ئەمانە هەمووی یاسای ئێمە دامان نەناوە ئەم یاسایە هەر بووە لە هەموو وڵاتێکە هەیە هێزی سەربازی نابێت لە ناو شار بێت هێزی سەربازی نابێت تەدەخلی کاروباری نە پۆلیس بکات نەهی ئاسایش بکات نەهی مختاری گەڕەکەکان بکات نە تەدەخلی ئیدارە بکات بە هیچ شێوەیەک هەمومان ئیشمان بە ئیدارە بێت ئیشم بە دایرەیەکە بێت یان داری کارەبایە یان ئاوە یان هینە ئەچم ئیشی خۆمەکەمەکو هاوڵاتیەک لە کۆتاییدا هەمومان هاوڵاتین ئەم یاسا دەبێ هەموو کەسێک بگرێتەوە بەبێ پلەپایە بەبێ شوێنی ئیشکردن بە پێ ئەوە لەو کاتەدا باشەکانیوە عادلانی ئەم کەسانی کە وەرەگیرێن لە نام هێزە ئەمنیانە ینی بەپێی ئەوەی کە جەنابەت سپۆڕێکت بۆ نمونە هێزی سەربازی ئەکری ئەمانە بەبێ مەشق و ڕاهێنان هەر لەم گۆڕەی بۆ نمونە بکرێنە ناو ئەم هێزانە و لە ناو شارەکانە بڵاویان پێ بکرێ کە ئەسڵەن ینی مامەڵە و هەڵسوکەوتیان ڕەنگە تا ڕادەیەک باش نەبێ لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ خەڵکە ینی ئەکرێ بەم شێوەیە ئەوەی ئەبێ بە پێشمەرگە یان با بڵێن سەرباز بەر لەوەی دابەش بگرێت بەسەر ڕاژەکانە مەسەلەن ئەوە پیادەیە ئەوە کۆماندۆیە ئەوە تۆپخانەیە ئەوە دژە با بڵێن هێزی دژە ئاسمانیە بەر لە ئەمانە هەمووی ئەبێت 45 ڕۆژ مەشقی سەرەتایی بکات مەشقی سەرەتایی فێری ڕۆیشتن و وەستان و تەحیەگرتن و ڕێزگرتن لە سەروی خۆی بەڵێ دوای ئەوە ئینجا مەشقی تایبەتی سنفەکەی خۆی دێتە پێشەوە بەڵێ من لەگەڵ قسەکانتم ئەوانە هەمووی ڕاستە هەوار تاوانە کەسێکی مەدەنی بێنی جلی سەربازی بکەیتە سەری بەبێ مەشق تاوانە ئەو تاوانەیش ئەوانە بەرپرسن کە ئەو هێزە ئەبن بەڕێوە سەرەتا فەرماندەکانیان تۆ فەرماندەی نابێ قبول بکەی حتا ئەگەر تو حکومەتی هەرێم لە وەزارەتی پێشمەرەوە بە نووسراوی ڕەسمی فلانە کەسی نرد بۆ لات کە زانیت ئەم کابرا بە بێ مەشق هاتووەتە ئەوێ دوو ئەگەر لە پێشتە یان بیگەڕەوە بە نووسراوێکی تر بڵێ من ئەمەم ناوێ یان ئەگەر دەسەڵات و شوێن و کاتت پێویست بوو بڵێ کاکە ئەمە بنێرن بۆ مەشق با خولی مەشقی تەواو بکە ئەو کاتەوە دێتەوە ئیش خۆیەکە بە هیچ شێوەیەک نابێت چەک بدرێت بەدەست ئەو جۆرە کەسانەوە کە مەشقیان نەبینیوە کاک لیوعادل تا چەنێ لەگەڵ ئەو بڕیارای ئەم ڕۆنجومەنی سەرکردایەتی یەکێتی بڕیارێکی دەرکردووە کە گوایە لیژنەیەک پێکەهێنرێ بۆ چاکسازی لە ناو هێزە ئەمنیەکان و بۆ نمونە دەستگا حیزبیەکان ینی دەستگا ئەمنیە حیزبیەکان ئەمە بەڕاستی ئەرکی حکومەتە یا ئەرکی حیزبە لەنا ئەوەشە کاکزیاد بۆ نمونە بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە سلێمانی کراوەتە سەرۆکی لیژنەکە ینی کێشەکە ئێمە گفتوگۆ لەسەرم قەزەیەکەین بەڵام لێرەشە هەر حیزب خۆیە ئەم چاکسازیەکە بە کەیف و دڵی خۆی کێی بێ گۆڕێ بۆ نمونە کێی بێ دوورێ خاتەوە ئەمە بەڕاستی لە ناو هێزە ئەمنیەکانە کاری حکومەتە یا کاری حیزبە بیکە تۆ سەرەتا بەر لەوەی لیژنە پێک بێنرێ بۆ چاکسازی ئەیسە من فیژەگێک لێمەدات سەرەتا تۆ ئەبێ حەوڵ بدەیت نەزیفەکەی دەست
خوێنبەربوونەکە بپێچیەوە دوایەوە جایی بەنە ژووری عملیاتەوە یا ئەدگەێنە نەخۆشخانەیەک اینجا عملیاتی تایبەت دەکەن دکتۆری تایبەت پسپۆڕی ئەو ئیشە کە تۆ تووشی بووی بەقسەکەی جەناب ئێسای کێتی خۆی نەزیفە سەرەتا من ئەمەم وەکو وێنە هێنا ئەم قسە سەرەتا مەبەستم ئەوەیە لەم قسەیە بەر لە پێکهێنانی لیژنەی چاکسازی دەبێت لیژنەی تحقیقی دروست بکرێت ئەم ڕووداوە بۆ ڕوویدا و چۆن ڕوویدا و تاوانباران دەستنیشان بکرێن و بدرێنە دادگا بە گوێرەی یاسا لە پاش ئەوە کە ئەمە هێمن بووەوە ئەم کێشە نەما کە تاوانبار جیا کرایەوە و بێتاوان مافی خۆی وەرگرتەوە ئەو کاتە بۆ دووبارە نەبوونەوەی ڕووداوی وە دەبێت چاکسازی بکرێت حەزەکەی دەلیژ نەدانن بۆ چاکسازی ئەوە زۆر چاکە و زۆر باشیشە ئەو لیژنانە بەڵام چاکسازی بە شێوەیە بکەن لە بەرژەوەندی خاک و ملەت و نیشتمان دابێت چاکسازی ئەو کاتە سەرەگرێ کە هێنی تایبەتمەندی تیان نەبێت بۆ فڵان کەسیان بۆ تەنانەت حزب خاتر و خۆتری تیان نەبێت هەموو حزبێک تۆ لەسەرتە حزب تۆ وەکو حزب لەسەرتە خەڵک ئامادە بکەیت بۆ دەنگدان دەسەڵاتەکە بگریتە دەسەوە کادردانەی دەسەڵاتەکەت بۆ بەرن بەڕێوە بەڵام کە تۆ فلان کەست دانا لە فلانە شوێن ئیتر نابێت تەدەخلی ئیشەکانی بکەیت زۆر باشە ئەو نەری تۆیە تۆ متمانەت پێی بێ زۆر باشە منە گەڕێم و لای تۆ کاگرزگار ئامادەیە چمە لای کاگرزگار بانێ پرسیاریش لەوکەم حەزەکەم جەنابشت گوێمان لێ بگری کاگرزگار سڵاو لێ بێ زۆر بە خێربێ جارێکە خۆشحاڵە بکە لەگەڵ جەنابتە ڕوبەڕوو قسەکەمەوە بەڕاستی من لە پێشەکێکەیە هەندێک شتم باس کرد ڕەنگە جەنابێت ئاگات لە پێشەکیەکەم نەبێ باسم لەوە کرد کە چۆن دەستی حیزب لە ناو هێزە ئەمنیەکانە بەهێزە هەرم دەستەی شوای کردووە بۆ نمونە هێزە ئەمنیەکان بە شێوەیەکی نیشتیمانیانە مامەڵە لەگەڵ هاو نیشتیمانەکانی خۆیانانەکەن زۆر جار کاریگەری بۆ نمونە لە ناو حیزبە شەخصەیە کاریگەری ئەم شەخصیان ئەوەندە لەسرە ئەگەر کەسێک جۆرێک لە جۆرەکان مامەڵیان لەگەڵاکە ڕوبەڕووی دەبنەوە لی دەدەن هەروەکۆی کە جەنابی شت ڕەنگە ئاگادار بی کە دوێنێ ئێوارە ئەم هێزانیە ڕوبەڕووی کاگ زیاد جەبار و پاسەوانەکانی بوونەوە کە سەرکردەیەکە لە ناو بەڕاستی ئەندامی سەرکردایەتی حیزبەکەیشە هەر هێزی حیزبەکەی خۆی پەلاماریانیاوە جا بۆچی ئەم کارە ساتە ڕوو ئەدا حەزەکەم جەنابەت دەستخەیتە سەر برینەکە چییە کە ئێمە هێزە ئەمنیەکانمان ینی ڕوبەڕووی خۆمانە بنەوە ئەیتە خۆ لە هەولێریش ئەمە ڕوویاوە شەکان لە مامۆستا هەڵاوە لە خۆپشاندان هەڵاوە وانەی کە خۆپشاندانیان کردووە ئەکرێ لە داهاتوشدا ڕوبەڕووی هەر یەک لە ئێمەمانانیش ببنەوە ئەگەر بە شێوەیەکی باش مامەڵە نەکرێن و ئەمانە حکومەت سەپەرشتی و چاودێریان نەکە فەرموو سەرەتا سپاس بۆ جەنابتان سڵاو بۆ بیسەر و بینەری ئەم بەرنامە بە خێراتنەی میوانەکەی شەکەم لە ڕاستیە کاک زامان بەڕاستی ئەمانە کە ڕووەدا و بە دیاریکراوی ئەوەی کە دوێنێ ڕوویدا ئەمە تازە نییە بەلای بەنسبەت ئەم هێزانەوە و ئەمە ئەبینین و چۆن ڕێزمەیە شەق لە مامۆستا هەڵە درێ و فەرمانبەر عەزیەت ئەکرێ کاسبکار سەرانەی لێ وەرەگیرێ و عەزیەت ئەکرێ و ئەوەیشی کە دوێنێ ڕوویدا و ئەوە بەڕاستی ئەوە پێمان ئەڵێ کەوا ئیتر فەرق نییە لە بینی کەسێک کە پلە و پایە هەیە و لەگەڵ هاوڵاتیەکەوە هاوڵاتیەکە و هاونیشتیمانیەکە بۆیە ئێستا هەمومان لە مەترسیاین بەداخەوە زۆر بەداخەوە کە وایە ئەم هێزانە
ئەمنێت دابین بکەن وەوا بکەن خەڵک بە ئارامی مەسەلا بە دوای کارەکان بڕوا بەڵام ئێستا بینین چۆن ئەم هێزانە بوونە تەمەترسی بۆ سەر هاونیشتیمانی و بۆ سەر خەڵکی کاسبکار بۆ ئەمە لەکوێ دنیا شتی وا بووە یعنی بەڕاستی کاک سامان ئەمەی کە ئێستا هەیە و لە ڕابردووە بۆ ئێستا هەیە ئەمە وەکو پێشتر باسم کرد کێشێکی تەکنیکیمانە هیوادارم چارەسەری بکەن دەچمە لای کاک لیوە عادل تا و چارەسەرە بێ کاک لیوە عادل ئەگەر پێم بڵێیت ئێمە لە هەرێمی کوردستانە دەتوانین بەڕاستی هێزە ئەمنیەکانمان بکەینە هێزێکی نیشتیمانی چونکە زۆر جا قسە لەسەر هێزی پێشمەرگە هەیە ینی دەگوترێ هێزی پێشمەرگە یەک دەخرێتەوە و لە ناو ئێستا چەند لیوایەکیش گوایە وای لاتووە بەڵام خۆ بۆ شتەکە هەر لە ناو بچووکراوتۆ لە ناو هێزی پێشمەرگە ئێخۆ ئێمە دەستگای ئاسایشمان وایە ئەو لەولا زێرەوانیە لەملا کۆماندۆ هەیە لەولا دژە تیرۆر هەیە لەملا هەر دژە تیرۆر هەیە ینی ئێمە بەڕاستی ئێستا ئەتوانین بگەینە ئەو ئاستەی کە هەموو دەستگا ئەمنیەکانمان بکەینە دەستگایەکی نیشتیمانی ئەمە بۆ وەڵامیان پرسیارەت لە ڕاستیە هەنگاوی باش نراوە لە وەزارەتی پێشمەرگە ئێمەوە تا خەریکە 11 فرقەی سەربازی دروستە بێت ئەم فرقە سەربازیانە کە دروستە بێن پەیوەندیان بە هیچ حزبێکەوە نییە سەر بە وەزارەتی پێشمەرگەن لە وەڵامی بەشێکی تری پرسیارەکەت کە بۆچی بەس پێشمەرگە لەبەر ئەوەی ئەمڕۆ هاوپەیمانان لە ناو وەزعەکەدان ئەمڕۆ هاوپەیمانان هاوکاری پێشمەرگەکەن لە ڕووی مەشقەوە لە ڕووی زۆر شتەوە پێویستەکە هەنگاوی یەکەم ئێمە وەزارەتی پێشمەرگە کارا بکرێتەوە ببێتە تەنها سەرچاوەی هێزی سەربازیەیە کە باشووری کوردستانە بەڵێ وتم ئەکرێ بۆ نمونە ئێمە لە داهاتوودا ینی هەوڵەکە بۆەوە بێتۆ باسیینت کرد باسی هێزی پێشمەرگەت کرد ینی خۆ ئەم شتە هەر بچووک ناکرێتەوە لە ناو هێزی پێشمەرگە ئێمە ئەم چەندین هێزەی دیکەمان هەیە ئەمانە چۆن یەخەینەوە بیکەین بە هێزێکی نیشتیمانی من ڕەنگە هێزەکانی تر کە هێزی ناوخۆن ئەمانە سەر بە وەزارەتی ناوخۆن یعنی با بڵین وە دەسەڵاتی خۆمانە من بۆیە باسی پێشمەرگەم کرد ئیشەکەی وەزارەتی پێشمەرگە هاوکاریکردن و مەشقکردن و ئەو شتانە وابەستەین لەگەڵ هێزی دەرەکی ینی هاوپەیمانان هاوکاریمانەکەن بە سوپاسەوە ئەمە ئەم هەنگاوانە باش چوونەتە پێشەوە بەڵام لە وەزارەتی ناوخۆ چی کراوە چی نەکراوە من ئاگام لێ نییە بەڕاستی سنووری دەسەڵاتی ئەو هێزە جۆر بە جۆرانە چۆنە و چۆن نییە و دەسەڵاتی ئەم چییە و ئەو بۆچی دانراوە ئەوەیان من هیچی لێ نازانم بەڕاستی لەگەڵ ئەوەش دانیم لەسەر لەگەڵ ئەوەش دانیم ئەرکی پۆلیس قۆرخ بکرێت لەلایەن هەر هێزێکەوە بێت زۆر باشە کاک ڕزگاریانی جەنابێت بڕیاردەری پێشووی لیژنەی پێشمەرگە بووی لە پەرلەمانی کوردستان بەڕاستی بۆچی ینی پەرلەمانی کوردستان نەیتوانیوە ینی ڕێکارێکی یاسایی دەربکات بۆ یەخستنەوەی ئەم هێزانە ینی ئێستا من کرد لە کاکلیوە عادل پرسی ینی خۆ کێشەکە بەس هێزی پێشمەرگە نییە خۆ ڕەنگە لەم کات و ساتەدا ئامنترین هێزی پێشمەرگە بێ کە پاراستنی سنوورەکانی پێسپێراوە
بەڵام ئێستا هێزی کەت هەیە کە لە ناو شارەکانە جێی پۆلیسی گرتووەتەوە، پۆلیس هیچ ڕۆڵێکی نەماوە. بۆ نمونە ئەرکی پەرلەمان لە داهاتوو دەبێت چی بکات؟ ئەوەی کە ئێوە پێتان نەکراوە بێ ئەمان بیکەن. بەڵێ 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 ئەمە لە پێشووترا من ئەمەژم دابەوە کاک سامانی ئەنی ئەگەر یاسای چاکسازی جێبەجێ بکرایە و طبعا یاسای چاکسازی بۆ هەموو سێکتەرەکانە و لە ناویانە هێزەکان یەک بخرێنەوە، هێزەکانی پێشمەرگە، هێزەکانی ناوخۆ، هێزەکانی دیکە، بەڵام ئەمە بۆ نەکراوەوە دیارە بە مەبەست ناکرێ، بۆیە ئەنا زۆر ئاسانە و ئەگەر نیەتێکە بێ بۆ چاکردنی ئەم هێزانە و هێزەکان بە نیشتیمانیکردن ئەوە کەرەستەی باش هەیە، بەڵام نیەت نییە. بۆیە ئەم هێزانە ئەگەر ببینی وەکو جەنابیش ئیشارەتت پێدا، یعنی ئارامترین و مەسەلە ئێستا هێزەکانی پێشمەرگە کوا لە جێگەیەک مەگەر لە سا یەک بیستمان بێ کە ئەفسەرێک لە هێزەکانی پێشمەرگەیەک لە وەزارەتی پێشمەرگە عزیێتی کەسێکی کردوێ، بەڵام ئەم هێزی پێشمەرگە بۆ ململانەی حزبی بەکارهێنرێ لەسەر ئاسی باڵا و هێزەکانی دیکە کە دروستە کرێن و کۆ هێزانەی کە کاگیواژی شات ئشارەتی پێدا، هێزەکان ئەمە بەناوی جۆرا و جۆرم هێزانەیش بۆ ئەوەیە کە خەڵکی پێ عزیێت بکەن و چیان بێ پێی بکەن و من خۆم بیستومە لە مەکتەبی سیاسیەک لەم حزبانە کەوتێتی ئێمە هێزێک دروستەکەین لە خەڵکی ناوچەدا بڕێونراوەکان و قاچاقچێتیشی پێەکەین بە ئاسایش خۆی وتێتی بە ئاسایش بێت ڕێ لە ئێمە بگرێ، یعنی ئاسایش بە هێزێک نازانێت کە ئەم هێزە هێزێکە کە هێزی ئاسایشە و بێ ئارامی دروستکە، ئاسایش دروستکە بۆ خەڵک، سەر و ماڵی خەڵک بپارێزێ. بەڵام هاتوون ئەم مێزانیان دروست کردووە، مێزانە بۆ دروستکراوە و ڕقیان لە هەر کەسێک بێ و هەر کەسێکیان بە دڵ نەبێ بۆن و ڕەنگەکەی ئەوانە بێ بینێرنە سەری و لە ناو بازگەکانە من بینومە بازگە دائانرێ، لە ناو سەیتەرێ دائانرێ. لەکوێ دنیا بووە ئەمە سەیتەرەیەکە، سەیتەرێ پۆلیسە، هی ئاسایشە، سەیتەرەیەکی هاوبەشە، بەڵام بێ لە ناو ئەم سەیتەرەیە و لە ناو ئەم بازگە تۆ بێی دابنیشی و باوەڕی بەوانەوێ و ئەوان بەلا بخەی بە هەوەسی خۆی ئیجراعات بکەی، ئەمڕۆ فڵان کەس چووە بۆ شارێک مەیڵن بگەڕێتەوە و سوکایەتی پێ بکەن. بەڕاستی ئەمە کارە ساتە، من بۆ خۆمە شتانە ڕوبەڕووی ئێمە بۆ تۆ کە بە دوواداچوومان کردووە لە هەندێک جێگە ئەم هێزانە حسابیان بۆ پەرلەمان و پێگەی پەرلەمانیش نەکردووەوە، پێمانیان وتۆتیانە ئێمە حساب بۆ پەرلەمان ناکەین، پەرلەمان چییە و حساب بۆ هیچ کەسێک ناکەین. بۆچی ئێمە بە پاڵپشتی کێ ئەویش حساب بۆ پەرلەمان و بۆ هێزی فەرمی حکومەت نەکەین. بێ ئەمە بکەوتە دەزەم هێزە بێ چی لێ بکەی و بینیشمان دوێنێ کە بەرپرسی مەڵبەندی یەکی سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە و ئەو پیاوە پیاوێکە بەڕاستی ئێمە شاهیدی بۆ دەین لە پەرلەمان کارمان بە یەکۆ کردەیە کە هیچ کەسێک نییە کە خۆشینێ. بەڵێ ئەمە ڕووناوە کاتی خۆی کە ڕیان لە ئێمە گرت من پیانم وتم کاکە من ئەندامی پەرلەمانم وتیان نایخوا، وتم کاکە ئەوە سەرۆکی پەرلەمان فەرموو قسەی لەگەڵ بکە، ئەوی نایخوا، وتم جێگری سەرۆکی پەرلەمان ئێستاوە جواب بداتۆ فەرموو، ئەوتی نای، وتم باشە ئەوە ئێستا من قسەکەم ئەوە جێگری سەرۆکی حکوومەتەوە کاقوباتە فەرمووتی ئەویش نایخوا، وتم ئەی کێ تۆ چیت لە چی کوێ ینی ئیعاز وەرەگری، وتی تەنها ئێمە لە سەرۆک باڤڵ ئێمە ئیعاز وەرەگرین و هیچ کەسێک لا ئێمە نایخوا، هیچ کەسێک لا ئێمە خوێندنەوەی بۆ ناکرێت و بە هیچ شێوەیەک ئەمە قبوڵ ناکەین. یعنی بەڕاستی ئەمەی کە هەیە مەترسیە و کاک سامان ئێستا ئێمە بە بازگەکانە ئەڕۆین کە هێزێکە بینین ناو بازگەکانە لێرە حەزەرێکەکەین ئەڵێن ئەم هێزە ئەبێ بۆ کێ دانیشت بێ، ئەبێ ئایا ئەم هێزە بڵێ بۆ ئێمە وانە بن، بڵێن بۆ کەسێکی تر دانیشت بوون کە بیشکێنن و لەبەرەوەی کەوا ئەم کەسە هیچ شتێکی نایاسایشی نییە و هەر کەسێک ئێستا نایاسایی بکە و ئەکرێت دادگاکان سەروەر بکرێ کاک سامان و دادگاکان ئێستا بەداخەوە سەروەر دادگایە، دادگا سەروەر نییە. ئەناخۆ لەکوێ دنیا بووە مەسەلا
بەرپرسێک بچێ بە شوێنەکانە بگەڕێ و ئێرەدا بخرێت و ئەوێدا بخرێ باشە تۆ ئیشی تۆ چییە؟ تۆ وەزیری وەزارەتت هەیە بەڕێوەبەری گشتیت تۆ عینوانی تۆ چییە؟ و ئەمە مەسەلا هێڵی گەرمدانرێ و هەر کەسێک تعدای لێکرا بە پەیوەندی بە ئێمەوە بکە بەڕاستی ئەمانە دوورن لە ڕاستیەوە ڕێزم هەیە لەبەرەوە ئەمە کاری کێیە؟ ئەمە کاری دادگایە و ئەو کەسە کە ئەمە ئەڵێ ئەتوانێت دادگاکان کۆکاتەوە ڕێیس بەس کاک ڕزگاریانی بەم قسەی جەنابەت بێ ئەمانە ئەمەی کە دوێنێ ڕوویاوە یعنی شتێک نەبووە هەر ئاوا کتوپڕ ڕوویا بێ ڕەنگە ئەمانە دەسەڵاتێکیان پێدرابێ وەکو جەناب دەڵێ کە وتویانە ئەگەر بەرپرسی حیزبەکەی خۆشمان بوویەوە دەستی لێ مەپارێزن گوێ لێم باش ئەچمە لای کاک لیوەعادل کاک لیوەعادل یعنی کاک ڕزگار شتێکی گرنگی گوت لەوەی کە ئەوان پێشتر ڕوبەڕووی ڕەنگە هێزی وابوو بووێتنەوە وتیانە ئێمە بۆ نمونە قسە بەس لە سەرۆکی حیزبەکەی خۆمان وەرەگرین من ئەم ڕووداوی کە ڕوویاوە ینی بە پێی خوێندنەوەی جەنابەت کە بینی ویشتە حتمما ئەمە ڕاستی ئەم دەسەڵات و سەلاحێتە دراوە بە مێزانە کە ئەگە کەسێک جۆرێک لە جۆرەکان مامەڵەی لەگەڵاکردن ئەگەر بەرپرسیش بێ ئەوان پەلاماری بن و لێی بن من یەک وێنت بۆێنمەوە جارێکیان کە ئامر فەوج بووم کەسێک لە ناو فەوجەکە بەهۆی هەندێ ئیشوکاری فەوجەوە ماوەی دوسێ ڕۆژێک یعنی پێویستە کرد لەگەل یا قسە بکەم و نزیکم کردەوە و دەم نرد و دەهاتەوە سیرەکەم ناو خەڵکەگە و توێتی من تەنها لە فەرماندەی فەوج فەرمان وەرەگرم بە قسەی کەس ناکەم نە ئامر سریە نە ئەندامانی فەوج باڵێ بانگم کرد ژنێ تەحقیقیم دانا من ئەگەر پاک بم دەبێ من ڕێگە نەدەم بەو جۆرە شتانە ئەنجومەنێکی لێکۆڵینەوەی سەربازیماندانا دامان بە دادگا یعنی ئەمە بشێوی دروستە بێت بەو شێوە بێت هێزێک کە ئەرکی ئەوە نەبێت بێت دەستکاری ئیشی پۆلیس بکات یان خۆی بک بە جێنشینی پۆلیس و بەڕێوەبەری پۆلیسی شارەکە بە دڵنیایەوە هاوڵاتیان لەسەر و ماڵی خۆیان ئەترسن ئەمە باش نییە لە هیچ شوێنێکە باش نەبووە ئێستا لە وڵاتانێک کە مەسەلەن پشێوەیەک دروستە بێت یعنی قەیرانێکی سیاسی یان تەنانەت جوگرافی بوومە لەرزەیەک ڕوەدا لە مەکسیکۆ لە ساڵی هەشتاکان 24 سەعات بوومە لەرزەیەکی سەخت لەو شارەیدا بوو ئەتوانن بیدۆزنەوە لە مێژوایە بۆ 24 سەعات یاسا نەما لە شاری مەکسیکۆ جگە لە ئەو خەڵکانەی کە بووبوونە ژێردار و دیوارەوە و تیاچوو بوون 52 کەس بە تاوانی کەسی کوژراوە یعنی 52 کەس کوژران کە بەنیەتی کوشتن خەڵکی تر کوشتونی ئەمە یاسا یعنی یاسا کە نەمێنێت ئەو شتانە ڕوئەدا ئێمە با نێڵین جڵەوەگە زۆر شل بێتەوە خەڵکێک سوود وەربگرن لەم بشێوێ ئیسا ئەلعان خەڵک هەیە لەو ڕووداوی دوێنێ سلێمانی پێی خۆشە یعنی ڕەنگە خۆی مەڵاز دابێ بەشکەم شتی تر بێتدا ئەوش دەست پێ بکە بۆ بەرژەوەندی خۆی و بۆ شوێنی خۆی و بۆ کاتی خۆی کە خۆی ئەیزانێ زۆر باشە کاک ڕزگار ینی ئێستا کێشەی نییە تەسەوڕەکەم کاک ڕزگار ینی من پرسیارەکەم بۆ جەنابەتەوە بوو ئەکرێ بۆ نمونە ئەم گروپە لە خۆیانە بۆ نمونە ئەم کاریان نەکرد بێ خۆ ناکرێت تۆ هێزێکی ئەمنیبی بۆ نمونە بەرپرسی حیزبیەکەت نەناسی کە لە ناو شارەکەتایە یا ئەمە پلانی بۆ دانرابێ یا خۆ عەشوایی ئەم کارە ڕووی نایەوە خوێندنەوەی جەنابەت بۆ ئەمە چییە؟
بە دڵنیاییەوە کاک سامان وەکو جەناب ئیشارەت پێدا ئەمە بەرنامە بۆ داڕێژراو بووە بەرنامەی پێشوەختی بۆ دانراوە ئەنا کەس نییە بەرپرسی مەڵبندی یەکی سلێمانی نەناسیەوە پێشووتر ئەم کەسە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بۆ لە پەرلەمانی کوردستان وە بووە لە پەرلەمانی کوردستان وە کوڕی شەهیدێکی ڕاستەقینەی دیارە لە هەرێمی کوردستان و بنەماڵەیەکی باشن خۆشی کەسێکە باوەڕ ناکەم هیچ کەسێک بێت کە ڕقی لێبێ و بە دڵنیاییەوە ئەمە مەبەستێک لە پشتیەوە بووە یعنی ئەم کەسە ئەوەندە ڕێزی لە خەڵگردووە ڕەنگە بەڵێ ڕەنگە یعنی ئەمە هەر بۆ بێکەم پیاوە وەکو ئەوان تەسەڕف ناکە وەکو ئەوان هەڵسو کەوت ناکە بۆیە ئەنا چۆنەکرێت ینی لەوێ پەلاماری سەرکردایەتێکی حزبێک بدەیت لەکوێی دنیا شتی وا بووە و لەسەر یعنی ئەمە شکاندنی یاسایە شکاندنی شکۆی خەڵکە ئەمە ترساندنی خەڵکە ئەمە پێمانەڵێ ئیتر کەس نییە لە سەروی ئێمەوە و کەس نییە کە لە دەست ئێمە عاسی بێ و هیچ کەسێک بۆی نییە ئێمە بمانوێ بیشکێنین ئەیشکێنین یعنی ئەمە مەترسێ گەورەکەیە ئەمەیە بۆیە ینی لەکوێ نازانم یعنی ئێمە یاسایەکمان دەرچواندۆ و پێشتر ڕەنگە دەنگکە بە باشی نەگەیشتوێ ئێمە یاسایەکمان لە پەرلەمانی کوردستان دەرچواندۆ بۆ چاکسازی لە هێزەکان بۆ هەیەخستنەوەی هێزەکان و بە نیشتیمانیکردنی هێز و هێز دوورخستنەوەی دەستی ئەشخاصی حزب و حزب لە هێز بەس بۆ ئێستا هێزی تر دروست بووە بۆ متمانە بە هێزەکانی تر ناکرێ بۆ ئێستا هێزی کۆماندۆ دروست بووە ئێستا دژە تیرۆر بچووکە کرێتەوە هێزی ترێ هێنرێت بۆ ئەمانە بەڕاستی من لای مەسەلا بەڕێوەبەرێکی دایرەیەکی مەدەنی دانیشتوم کێشەی هاوڵاتی بووە منیشتیا بەشدار بوومە منیشان بان کردووە بۆی کێشەکە چارەسەرکەین باشە یەکێ بەرپرسی دائیرەکە بەو برادرانی وتەوە زۆریشم پێ ناخۆش بوو وتی ئەگەر ڕێکەون باشە ڕێک ناکەونەوە کۆماندۆکەیە ها یعنی عقە بڵێ ئەوە دادگایە بڕۆر بۆ دادگا منیش کەس لە سەروی دادگاوە نییە بۆیە ئەمە لە ڕاستیە یعنی ئێمە بەداخەوە زۆر بەداخەوە کە کاتی خۆی ئەو ڕژێمە ئەو دیکتاتۆرە بە هەموو دیکتاتۆریەتێکۆ و بە هەموو ئەو ترس و تۆقانەی کە لە ناو هاونیشتیمانی عێراق و بە تایبەتی کوردستان هەبوو بەڵام ئەگەر شۆفێرێک درەنگ وەختی بەسەر درەنگ بکەوتایە بۆ شارێکی تر بڕۆشتایە ئەچوو لە لای بازگەکە سیارەکەی ڕاوەسان و لەوێ ئەخەوت لەوێ ئیسراحەتێکە لە بەرەوەی ئەویت ئێرە ئەمانە ئێستا هێزەکان بوونەتە مەترسی ئێستا خەڵک هێزە بینێ بەداخەوە کە ئیستا هێزێک مەسەلە بۆ جێگەیەک بڕوا ئەڵێ ئایەمە بۆ سەرکێ ڕۆن خۆ ناتوانانی بڵێ ئەمە ئەڕۆن مەسەلە بۆ جێگەیەکە ڕۆن کەوا مەسەلە دیفاعکردن لە خاکی هەرێمی کوردستان یا بۆ مەبەستێکە بەڵام ئەمە هەمووی بۆ مەبەستی حزبیە ڕوا و بۆ داگیرکردنی جێگەیەکە ڕوا کە خۆیان بەدڵیان نییە بۆ شکاندنی شخصێکە ڕۆن کە بۆن و ڕەنگی ئەوانی تیان نییە بەڕاستی ئەمە کارەساتە چۆن ئەکرێت بێن دادگاکان سەروەرکەن بێن هێزەکان سربەخۆکەن بزانە هیچ عیبێکی ئەمێنێ بێن ئەم دووشتە بکەن هێزەکان سربەخۆکەن و دادگاکانی سربەخۆکەن بزانە هیچ شتێک ڕۆدا هیچ ترسێک ئەمێنێ کەس ئەمێنێ لە سەر یاساوە بەڵام بەداخەوە محکەمە و ڕئیسی محکەمە ترسێ دادگا دادوەر بە منی و تۆتێتی بەڕەقەم خاص تەلەفۆنیان بۆم کردووە هەڕەشیان لێم کردووە دادوەر بووە و لەم گەرمیانە بە منی وتە تۆ پەرلەمانتاری وەرە قسەت بۆ بکەم بەرپرس هەیە لەم گەرمیانە ڕێزمەیە و قسەکەم بۆ خوشک و دایکەکان وتوێتی ئافرەتێک هاتۆتە لام پێی وتوم بەڵێ کێشەی تەکلیچیمان لەگە کاگرزگارە و بەداخەوە کە ئەمە ینی هەر نەمانتوانی زۆر سوود لە کاتەکە وەرگرین لەگەڵی با دوامین پرسیارم لە کاگلی و عادلەکەم مسپاسی کاگرزگا محەممەد دەکەم کە برادری پێشووی لیژنەی پێشمەرگە بوو دیارە
کێشە تەکنیکەکە ناتوانین بەردەوامی لەگەڵی سپاس یەکەم کە لەگەڵمان بوو. کاگلیوە چارەسەر چییە بەڕاستی ئێمە بۆ ئەوەی کە ئەم جۆرە ڕووداوانە ڕوو نەدەن دەبێت چارەسەرەکە چی بێ؟ ینی ئەگەر بۆ نمونە جەنابەت دادوەرێبی یا فەرماندەیەکی سەربازی بی ئەمە چۆن چارەسەرەکەی کەیتر بۆ نمونە ڕووداوی لەم شێوانە ڕوو نەدەنەوە؟ چارەسەرەکە هەنگاوی یەکەم ئێمە ئەبێ حەوڵ بین بە زووترین کات حکوومەتی هەرێم دروست بکەینەوە، کابینە نوێ دروست بکەینەوە. هەنگاوی دووەم ئەبێ ئەو حکوومەتەی کە دروست ئەبێت حکوومەتێک بێت بڕیارەکانی حتاک و کۆتایی سنووری کوردستان جێبەجێ بکات، حکوومەتێک بێت عەلی و وەلی و کەرەمەلی بە قسەی بکەن و یاروەلی قسەی نەکات. ئەمە خراپە. چارەسەرەکانی تر ئەکەوێتەوە سەر ئیدارەی ئەو شارەی بە شێوەیەکی تیا بێت. ئیدارە من مەبەستم ئیدارەی حکومیە، علاقم نییە بە حزبەوە و بە کۆماندۆ و کۆماندۆیشی چییە لە ناو شار؟ کۆماندۆ نابێت لە ناو شار بێ. محافزت هەیە، تۆ پارێزگارت هەیە. ئێمە پارێزگار دەبێت سەرۆکی لیژنەی ئەمنی شارەکە بێ، بەڵام ئەیبینین کە دۆخەکە بەم شێوەیە، ینی تەنانەت پارێزگارەکە لە دوێنێەوە، ینی هیچ قسەیەکی لەسەر ئەم ڕووداوە نەکردو بەڕاستی. کە ڕەنگەویش گیرۆدەی دەستی ئەم حیزبە بێت یا ئەم گروپانە بێت کە سەر بە حیزبن و بڕیار لە حیزب وەرەگرن. جاران مەواقعی عەسکەری هەبوو، ئامر مەوقعی عەسکەری، ئەو ئامر مەوقعە ئەندام بوو لە ئەنجومەنی محافەزەی ئەو شارە، ئەنجومەنی ئەمنی. ئەمنی بۆچی؟ بۆ ئەوەی لافاوێک لەو شارە ئەدا، بوومەلەرزەیەک لەو شارە ئەدا، بە شێوەیەکی گەورە ڕوو لەو شارە ئەکات. ئەوە نوێنەرە ئەندامی لیژنەی ئەمنیە لەو محافەزە، تەنها ئەوەندە پەیوەندی هەبووە، ئەویش بە مەبەستی ئیشی چاکە و تێکەڵبوونی جەیش لەگەڵ هاوڵاتی تەنها لە ڕێی ئەو مەوقعەوە بووە. نابێ یعنی تو بەڕاستی ئەبێ ئەم برادەرانە ئەو بەڕێوەبەری گشتی پۆلیسی سلێمانی ئەبێ بە ئەرکەکانی خۆی هەستێ، ئەبێ ڕێگە نەدا خەڵک تەدەخولی ئیش و کاری بکات. زۆر باشە. من زۆر سپاسی جەنابەتەکەم کاکی لیوە عادل کاکەیی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵم بووی، خۆشحاڵ بوو. زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوە ئێستا بینەری بەرنامەی هەڵپرسیار بوو. بەخواتان سپێرم، خواتان.